ماوەی زیاتر لە هەفتەیەکە خۆپیشاندان و ناڕەزایی بەغدادی پایتەختی عێراقی گرتووەتەوە و خۆپیشاندەران داوای چاکسازی و بنابڕکردنی گەندەڵی دەکەن. هەرچەندە هەمان پاڵنەر و بیانوو هەیە بۆ ناڕەزای و خۆپیشاندان لە کەرکووک، بەڵام سەرجەم نەتەوەکان بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ دۆخی شارەکە دەکەن و نانەوێت دۆخەکە هاوشێوەی بەغداد ئاڵۆز بێت و کاریگەری لەسەر شارەکە هەبێت. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پێی وایە هەستیاری بارودۆخی کەرکووک هۆکارێکە بۆ نەبوونی کاریگەری خۆپیشاندانەکانی بەغداد لەسەری. پەرلەمانتارێکی پێشووی عێراقیش مەترسی خۆی لە ئاڵۆزبوونی دۆخی شارەکە نەشاردەوە لە ئەگەری دروستبوونی مەترسی لەسەر بەرژەوەندی پێکهاتەیەکی دیاریکراوی شارەکە. دیارەوەی لە بەغا ئەگوزەرێ لە ئەنجامی کۆمەڵێک گەندەڵی کەڵەکە بووی ساڵانی ڕابردووە کە هیچ بۆ هاوڵاتیان نەکراوە، هاوڵاتیان فرامۆش کراوە ئەوەی کە هەیە هەوڵی فراوانکردنی دەسخستنی پۆست و ئیمتیازات و فراوانکردنی پاوانی حزبی خۆیەتی، بۆیە ناڕزایەکان زۆر هەمویان و هەموو چین و توێژەکان بەرامبەر بە حکومەت، واتە ئەوانی کە لە کەرکووکە بە شیعە و سوننە هەمویان ناڕازین لەو دۆخەی کە ئەگوزەرێ. بەڵام کەرکووک لەبەرەوەی کە لەسێر پێکهاتی تای سەرەکی و پێکاتی مەسیح و ئەوانی تریشی پێکاتووە مامەڵێکی هەستیارانی لەگەڵاکرێ. ڕەنگە ئەگەر ناڕزایەکان بەو شێوەیە دەرببڕێ واتە ڕەنگە شەڕی ناوخۆی لێ دروست بێ لە بین پێکاتەکانە کە ئەمە زەرری هەموو زۆر زیاترە بۆ کەرکووک و قەنەعەتمان وایە کە ئەوەی بەغا ئەگوزەرەیە شەڕی بە وەکالەتە ئەکرێ، بەڵام لە کەرکووکە ڕەنگە ئەوە نەتوانرێ وەکو پێویست ئەوە بکرێ لەبەرەوەی ڕەنگە مەترسی شەڕی ناوخۆ و مەترسی زیانی زیاتری لێ ئەکەوێ. بۆیە قەنەعەتم وایە پێکاتەکان هەر سێ پێکاتە سەرچیەکە هەستیارانە مامەڵە لەگەڵ کەرکووکەن و نەیانەوێ دۆخی کەرکووک بە شێوەیەک تێک بچێکە دوایی هەر سێ پێکاتەکە زەرری لێ بکەن. بەنسبەت کەرکووکەوە دۆخەکە جیاوازە، خۆپیشاندان لە بەرژەوەندی هیچ هێزێکی سیاسی نییە، نە کورد نە عەرەب نە تورکمان، هەمووی لە یەک ئەترسن و کەسش متمانی بە یەکتر نییە. من خۆم مەترسیەکی ترم هەیە لە دۆخەکە. من پێم وایە 2 ساڵە کەرکووک لەلایەن هێزی عەرەبیەوە بەڕێوە ئەبرێ و ئەم هێزە عەرەبیە کە زۆربەی زۆری هێزەکانی داعش خەڵکی ناوچە عەرەبیەکان بوونە، لەمەوەی ئەم 2 ساڵە توانیانە پێگەکانی خۆیان ئەوانەی کە نەیاری پرۆسی سیاسی عێراق بوون، ئەوانەی کە شەڕی حکومەتی عێراقیان کردووە پێشتر لە پەنای ئەم دەسەڵاتی کەرکووکە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە خۆیان جێپەی خۆیان قایم کردووە. ئێستا بەرژەوەندیان دروست کردووە لە شارەکە، بەرژەوەندیان بکەوێتە مەترسیەوە. من پێم وایە کاردانەوەی خراپی لێکەوێتەوە و پێم وایە دۆخی کەرکووک لە دۆخی مووسڵ باشتر نابێت. نەبوونی خزمەتگوزاری و گەندەڵی و قۆرەخکاری دەسەڵات هۆکاری خۆپیشاندانەکانی بەغدادن. هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق لە شاری کەرکووکیش بێکاری و نەبوونی دامەزراندن و خزمەتگوزاری ناڕەزایی لای هاوڵاتیان دروست کردووە. چاودێرێکی سیاسی شۆکاری بێدەنگبوونی شەقامی کەرکووکی بۆ خاوەنددارەتی نەتەوە جیاجەکانی شارەکە بۆ کەرکووک گەڕانەوە. دیارە خۆی ئەو بیانووی خۆپیشاندان مبەرراتی ئەو خۆپیشاندانەی کە ئێستا لە زۆرێک لە شارەکانی خواری عێراق ئەنجام دەدرێ لە بوونی گەندەڵی نائەدالەتی، ناداتپەروەری، بوونی مەحسوبیەت و منسوبیەت لە دامەزراندن سەرجەم سێکتەرەکانی ژیان گەندەڵی تەیە. هەمان ئەو بیان و مبەرری خۆپیشاندانە لە شاری کەرکووکە بگرێ بە زیاترشەوە بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە. پێم وایە ئەوەی کەواتە ئێستا ڕێگر بۆ لەوەی بە هەمان شێوەی شارەکانی خواری عێراق خۆپیشاندانەکان تەشەنە بسەنێ ئەوەیە کەوا سەرجەم پێکاتەکانی کەرکووک بۆ خۆیان کێشەی نەتەوەییان هەیە لەم شارە، کێشەی خاوەنددارێتی ئەم شارەیان هەیە. ئەوەی کەوا ڕێگرە لەوەی لەسەر خۆ داخوازیە سەرەتایەکان و سێکتەرەکانی ژیان خۆپیشاندانکەن ئەوەیە بۆ خۆیان ڕێگر لی ئەو داخوازیە نەتەوەی و مەزهبیە ئەو داخوازیە کە لە شەری خاوەنددارێتی هەیەە بۆیە جیاوازیەکانیان لە ڕووی خاوەنددارێتی شارەکە ڕێگرە لەوەی لەسەر خواستی پێداویستەکانی ژیان خۆپیشاندان بکەن. بۆیە من پێم وایە بۆ شاری کەرکووک تا ئێساش ئەولەویەت مڵکدارێتی شارەکە بووە لە بری پێداویستەکانی ژیان. بۆیە خۆپیشاندان لە شاری کەرکووک دەبینین بەو شێوەی چەند سەعاتێ بوو کۆتایی پێهاتوو. هێزە سیاسی و ئەمنیەکانی کەرکووک مەترسیان هەیە لە ئاڵۆزبوونی دۆخەکە و کاریگەری خۆپیشاندانەکانی بەغداد لە کەرکووک. جارێکی دیکە دۆخی ئەمنی ئاڵۆز بێتەوە و
هێزە چەکدارەکانی داعش ئەمە بە هەڵ بزانن و لە کاتی دروستبوونی بۆشایی ئەمنی جارێکی دیکە بێنەوە ناوچەکە. هەرەمەش وای کردووە سەرجەم هێزانەکان بە پێشمەرگەشەوە کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ ڕێگری لە هەر ڕووداوێکی لە ناکاو. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.